لە کۆمەڵگایشی دەژین بۆ نمونە بە کورتی بۆت باسکەم لە وڵاتان یاریەک مۆندیالێک دەست پێ دەکا لێرە ئێمە بەرۆکی یەکتر دەگرین چیا ئەو یانە دەیبات و یان ئەوەیە زنێوی سووک و ناشرن بە یەکتر دەدەن یان هەندێک زار کە ناخۆشی لێ دەکەوێتەوە بەڕاستی شتێکی ناشرنە دیارێکی هیوادارم ئەو شتانە نەمێنێ لێرەوە لە کەناڵە جوانەکەیەوە من داواکارم لە خەڵک ئەگەر بەو بارودۆخەیدا ئێسامە کۆمەڵگای تێدەپەڕین شتێکی ناموارە بەڕاستی شتێکی جوان نییە ناشرینە هیوادارم خەڵک لەوە تێبگا ئەگەر هیچ دیاریدێکی زۆر ناشرینە بەڕاستی هیوادارم ئەو دیاریدە ناشرینە نەمێنێ. باشە قەت جنێوت پێدراوە؟ من لەوانەیە من هەندێک حاڵەت ئەوانم نەکرد بێ ئەو شەرزنا بەڵام بینیومە لە نزیکەوە بینیومە ئەی خۆت قەت جنێوت داوە؟ نا پێم وانە ئینشاڵڵا قەت شتێکی واش ڕوونادا جوانیە شتێکی ناشرنە. با باز لە حاڵەتێکی تر بکەین بۆ نمونە ئێمە ئێواران کە لە ترافیک لایتەکان ینی دەگەڕێنەوە ماڵەوە یعنی ئیشەکانمان تەواو بووین ینی هۆڕن لێدان لە پاشی هۆڕ لێدانەکە جنێو لە پاشی جنێو زۆر جار دەگاتەوە حاڵەتەی کە لێک دێنە خوارێ و بە شەڕ دێن و دەبتە شەڕەتەقە و ینی خەڵکیش بریندار دەبێت ئەوە ینی ئەوە دەگەڕێنی ئەوە دەگەڕێتەوە سەر بێتەعامولی بێسەبری ئینسان دەبێ ئارامیە بێ سەبریە بێ چونکە ترافیک لای شتێکی قانونیە و قانونە بۆ هەموو لایەکی بۆ کۆمەڵگە بۆ ئەوەی ئەگەر پشێوی دروست نەبێ عادیسە ڕوونەدا بۆ نمونە ئێمە سارێک دەوەستێ دەبێ ئینسانێ تەعاملی هەبێ مساعدەی بکە بۆیە ناخۆشی لێ نەکەوێتەوە یان ئەو کەسەش بۆی هەیە لەوانەیە ناچار بێ بوەستێ کەسێک دەپەڕێتەوە یان بۆ نمونە ئەوە لەوەیەوە دەکەوێتەوە بێ تەعاملیە شەرت ئەوە دەکەوێتەوە سەر بێ تەعاملی و بێ ئارامی.